بۆی ئینشاءڵڵا سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەگەر بتەوێت دوعات قبول بێ چەند شتێکی ئاگاداری بە بەڵ دوعا قبولە بێ بێگومان بەڵام تۆ نازانی خوا چۆن قبولێکە جاری وایە دوعای شتێکی لێکەی پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم خوای گەورە شتت پێ نادا شتێ باشتری پێدا بەس تۆ نازانیت بەروبوومی دوعاکەت کامە بووە جارێ دوعای دەکەی بەهۆی ئەوە خوا بەڵایەکە لە کۆڵ ئەکاتەوە بەڵام تۆ پێت نەزانیوە کابرای بەتەما بۆ زەرەرێک پێ بگەینێ بەهۆی دوعاکەوە زەرەرەکەی فەشەل دێنێ بەڵام تۆ نازانی خۆ تۆ توزانی جاری وای خوای گەورە بەهۆی ئەو دوعایەوە ناخۆشی و ناڕەحەتی قەبر و قیامەتت لێ دوورەخاتەوە مەڵێ دوعام قبول نە دوعات قبوڵە بێ پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم هەر کەسێ بڵێ دوعام قبول نابێ خوا دوعای قبول ناکات دوعاکەم و قبول نابێ خوای گەورە دوعای قبول ناکات تەواو هەموو مەرجەکانی دوعایشی تیا بێ مادەم بڵێ خوا بۆ قبولی ناکات خوا قبولی ناکات و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێم فێرمانی کردووە کە دوعا دەکەی یەکەم جار دەست بەرز دەکەیتەوە یەکەم جار سپاسی خوا بکە الحەمدولله بکە